هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی شەجێ شاری ئەولێر ماوەی 47 ساڵە خەریکی کۆکردنەوەی جۆرەکانی پولە و تا ئێستا 800 پولی جۆرە و جۆری لە ئەرشیفەکەیدا هەڵگرتووە. یوسف کەمال محەممەد کاتێک تەمەنی 10 ساڵ دەبێت لە میانی گەڕانەوە بۆ ماڵەوە کاخەزێک دەدۆزێتەوە و دەیکاتەوە دەبینێت ژمارەیە کاخەزی بچووکی ڕەنگاوڕەنگی تێدایە. ئەمەش سەرنجی ڕادەکێشێت لە دوای پرسیارکردن دەگاتە ئەو ئەنجامەی ئەوانەی دۆزیوێتەوە پێی دەڵێن پولی پۆستە. ئەمەش دەبێتە یەکەم ئەنگاوی کۆکردنەوەی پول و ئێستا 800 پولی جۆرا و جۆری لە ناو ئەلبومەکەیدا هەیە. کتێبێکم کڕی بە ناوی کتاب التەواب الصغیر. ئەو کتێبە هەموو ڕوانگە میگۆڕی لە بۆ پولەکانی پۆستەی کەوامی لێکرد لە قۆناغی تەنیا کۆکردنەوە بچمە قۆناغێکی دیکە کە قۆناغەکەش دابەشکردن و تەسنیف و جۆرەکانیتی. ئەوە بوو مەسەلەن بەپێی بابەتەکانی کردمە چەند بەشێک وەکو بەشی پولەکانی وەرزش، بەشی ئاژەڵەکان، بەشی ڕووەکەکان، بەشی کەسایەتیەکان، بەشی بۆنەکان، بەشی ئەو پولانەی کە هۆیەکانی هاتوچۆی تێدا وەکو شەمەندەفەر و فڕۆکە و لەو بابەتانە. ئەوە دەکرێت بڵێم ئەوە قۆناغی دووەمی ژیانم بوو لە ساڵی 1986. یوسف کەمال توانیوێتی لە ساڵی 1986ەوە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵەی پولخوازانی عێراقیدا بکات. ئیتر لەوێەوە پولخوازانی دیکەی ناسیوە و بەردەوام هاوکاری و هەماهەنگی لە نێوانیاندا هەبووە. لەبارەی مێژووی دروستبوونی پول لە عێراقی یوسف پێی وایە بەپێی سەرچاوەکان سەرەتا عێراق لە ڕێگەی دەوڵەتی عوسمانیەوە پولی ناسیوە. ئێستاش سەدان پولی عوسمانی لەسەر نامەکان ماون، پولەکانیش زیاتر نەخش و نیگاری ئیسلامیان لەسەر بوو. ئەو پولێ لە هەمووی کۆنترە بەر لە دەرچوونی پولەکانی عێراقیش کە پولی شێخ مەحموودیە دوو خەنجەر لەسەر یەک بە دراوی هندیش ئەوە کرایە. مانای ئانە و ڕووپیە ئانە دەکات 4 فلس بە مستەلەحی خۆمان پێ دەڵێن عانە. ئەوەی دیکەش ڕووپیە. ڕووپیەش کاتێککە لە عوملەی هندیوە بوو بە عوملەی ئەوەوە عوملەی دینار و عێراق. دینار و عێراق ڕووپیە مقابلی 75 فلسی بوو. ئەوە لە هەمویان کۆنترە لە پولەکان. ساڵی 1970 هەتا ساڵی 1921 دەرچوو. لە عێراق 25 ڕووپیە. ئەوەی تازە باسم کردشاتم زۆر شتێکمە نیتمەمدا لەبەرەوەی نرخەکەی لە بۆ 2000-3000 دۆلاری دەڕوات. ئەو لە هەمووی دەک. یوسف کەمال محەممەدی 57 ساڵ ماوەی 47 ساڵە خەریکی کۆکردنەوەی پولی پۆستەیە. لە ئێستاژدا 3 ئەلبومی پڕ لە پولی لە بەردەم خۆی داناوە. هەر جۆرێکیان گوزارش لە سەردەمە جیاوازەکان دەکات و مێژوویەکی تایبەتی هەیە. هەندێکشیان نرخی کڕینیان زۆر بەرزە. دەوڵەتیەوە تەقریبەن دەکرێتم بلێن یەکەم پولی